ڕێز و سڵاو وێوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارمان تومەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ئەمڕۆی چوارشەممە. سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ڕێزگرتن لە یادی جەعفەر فەرەجی کۆڵبەری گیانبەختکردوو لە سەقز. دۆخی خراپی تەندروستی ڕزگار بێگزادەی بابامیری لە زیندانی ورمێ. ئازادی ئەمجەد گریاخێز چالاکی کرێکاری شاری سنا. دووهەمین ڕۆژی مانگرتنی پەرستاران لە ئەهواز و ڕاست. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە تاران. تووڕدانی حیجابی ئیجباری لەلایەن ژنێک لە تاران. دەست بەسەرکردنی دوو چالاکی کرێکاری و مەدەنی لە یاسووج و سپیدە دەشت. وا قوربانی بوونی 11 کرێکار بەهۆی داڕمانی پرد لە کورەی جنوبی. ڕێزگرتن لە یادی جەعفەر فەرەجی کۆڵبەری گیانبەختکردوو لە سەقز. ڕۆژی سێشەممە حوتی ڕەشەممە کۆمەڵێک لە چالاکانی مەدەنی شاری سەقز لەسەر مەزاری جەعفەر فەرەجی کۆڵبەری گیانبەختکردوو کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. جەعفەر فەرەجی تەمەەن 40 ساڵ و لە ماوەی 2 ساڵدا 4 جار بە تەقێزەکانی ڕژیم و تەقینەوەی مین بریندار بوو. دوایین جار و لە ڕێکەوتی حوتی ڕەشەمەی ساڵی 1402 هەتاوی ئەو کرێکارە زەحمەتکێشە لەلایەن سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی لە سنووری هەنگەژاڵی بانا کرایە ئامانج و گیانی بەخت کرد. دۆخی خراپی تەندروستی ڕزگار بێگزادەی بابامیری لە زیندانی ورمێ. بنەماڵەی ڕزگار بێگزادەی بابامیری بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ورمێ لە پەیامێکدا باسییان لە دۆخی نالەباری تەندروستی ناوراو کردووە و خوازیاری پێدانی مەرەخەسی دەرمانی بە ڕزگار بن. بە وتەی ژینۆی کچی ئەو بەندکراوە سیاسیە، ڕزگار بێگزادەی بابامیری بە دوای بەڵێنی بەرپرسانی قەزایی بۆ پێداچوونەوە بە پەروەندەکەی مانگرتنەکەی شکاندووە، بەڵام کاربەدەستانی ڕژیم بەڵێنەکانیان جێبەجێ نەکردووە و ناوبراویان بۆ بەندی تاوانە کۆمەڵایەتیەکان گواستوێتەوە. ژینۆ لە کۆتایی پەیامەکەیدا ڕایگەیاندووە کە نیگەرانی دۆخی تەندروستی باوکێتی و داوا لە ڕێکخراوەکانی مافی مرۆڤ دەکات چەند بەهانایانەوە و گیانی باوکی لە مەترسی ڕزگار بکەن. ئازادی ئەمجەد گریاخێز چالاکی کرێکاریش لە شاری سنە لە زیندان. ڕۆژی سێشەممە حوتی ڕەشەممە ئەمجەد گریاخێز چالاکی کرێکاری شاری سنە و ئەندامی کەمپەینی نابۆی ئەعدام پاش 35 ڕۆژ بەندکران بە دانانی وەسیقە لە زیندانی و شارە ئازاد کرا. ڕۆژی سێ ڕێبەندانی 1403 هەتاوی ئەمجەد گریاخێز هاوڕێ لەگەڵ چەند چالاکی کرێکاری و مەدەنی دیکە بە بیانووی بەشداری لە مانگرتنی شکۆداری خەڵکی کوردستان دژ بە سێدارە دەست بەسەر و بۆ زیندانی سنە ڕاگوێزرا بوون. ناوبراو لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و دەرمان بێبەش و دۆخی تەندروستی خراپتر بوو. دووهەمین ڕۆژی مانگرتنی پەرستاران لە ئەهواز و ڕاسک. پەرستاران و کادری دەرمانی نەخۆشخانەکانی ئاریا و ڕاسک لە کۆبوونەوە ناڕەزایەتیەکانیاندا خوازیاری چوونە سەرەوەی تعرەفەی پەرستاری، کەمکردنەوەی ساعاتی کار، دامەزرانی هێزی کاری نوێ، پێدانی زافەکاری و کارانە، تەزمینی ئەمنیەتی پیشەیی، پەرداختی جێژنانە و پاداشی کۆتایی ساڵیان. ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا لە تاران. ڕۆژی سێشەممە حوتی ڕەشەممە کۆمەڵێک لە ژنان و پیاوانی ئازادیخواز و بەرابەری تەڵەبی تاران بۆ ڕێزگرتن لە یادی گیانبەختکردوانی شۆڕشی ژینا چالاکیان ئەنجامدا. بە پێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، ژنان و پیاوانی شۆڕشگێڕ بۆ ڕێزگرتن لە یادی کیان پیرفەلەک، محەممەد حسێنی، موحسین شکاری و محەممەد مهدی کەرەمی کۆبوونەتەوە و تراکتیان بە دروشمەکانی قەسەم بە خوێنی یاران وەستاوین تاپایان نابەخشین و لە بیری ناکەین و مەرگ بۆ دیکتاتۆر بڵاو کردێتەوە. تووڕدانی حیجابی ئیجباری لەلایەن ژنێک لە تاران. ڕۆژی سێشەممە لە مەیدانی فەرهەنگ لە سەعادەدابادی تاران کچێکی دژبەری حیجابی ئیجباری جلی لەبەر خۆی داماڵیوە و بە شێوەی دژایەتی بەو شێوەیە دژایەتی خۆی لەگەڵ حیجابی ئیجباری و سەرکوتگەریەکانی ڕژیم نیشانداوە.
بە وتەی چالاکانی مەدەنی هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم پاش یەک سەعات دەوکچیان دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواسۆتەوە. تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسنا و چارەنووسی لەبەردەستدا نییە. ناڕەزایەتی دژبەرانی حیجابی ئیجباری هاوشێوە یاهوو دەریایی پەرەی سندوە و ژنانی ئازادیخوا زنجیرەیەک چالاکیان دژ بە هەموو شێوازەکانی ئاپارتایدی جنسی لە شارە جۆراوجۆرەکانی ئێران دەست پێ کردووە. کاردانەوەی ژنان بەرامبەر بە سیستمی جنسی نەک ناڕەزایەتی تاکی کۆمەلگا، بەڵکو خەباتێکی بێوچانی ژنان دژ بە سیستمی پیاوسالاری مەسەبیە. دەست بەسەرکردنی دووچالاکی کرێکاری و مەدەنی لە شارەکانی یاسووج و سپیدە دەشت. لە ڕۆژانی ڕابردوودا محەممەد تورەنگ دەست بەسەرکراوی شۆڕشی ژینا لە شاری یاسووج و یونس سەوگەند چالاکی کرێکاری خەڵکی سپیدە دەشتی لۆڕستان لەلایەن هێزەکانی ڕژیمەوە دەست بەسەرکراون. محەممەد تورەنگ پاشبانکران بۆ دادسەرای گشتی و ئینقلابی یاسووج بە تۆمەتی بێبنەمای ئاگردانی ئۆتۆمبیلی مەلایەکی حکوومەتی دەست بەسەرکراوە. ئەو چالاکە کرێکاریە بە تۆمەتی تێکدانی یاسایشی گشتی بە 1 ساڵ زیندان و 74 زەربەشە لاگ مەحکوم و ڕەوانەی زیندان کراوە. لەلایەکی دیکەوە یونس سەوگەند چالاکی کرێکاری خەڵکی سپیدە دەشت و پێرسۆنێلی ڕێگەی ئاسنی لۆڕستان بەبێ بەڵگەی قەزایی لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار ڕاگێزراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر نەیێرا بێهنود لە شاری تاران. نەیێرا بێهنود بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی ئێڤین لەلایەن دادگای ئینقلابی تارانەوە بە 5 ساڵ زیندان مەحکوم کراوە. نەیێرا بێهنود سەرەتای مانگی ڕازبەری ساڵی 1403 لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەر و پاش یەک مانگ لێپرسینەوە لە بەندی ئەمنیەتی وەزارەتی ئیتلاعات ڕۆژی 30 ڕازبەر بۆ بەندی ژنانی زیندانی ئێڤین گوازرایەوە. ئەو چالاکە مەدەنیە لەلایەن دادگای ئینقلابی تاران بە تۆمەتی تەبلیغ دژی نظام و ئیجماع و تەبانی دژ بە ئەمنیەتی وڵات لە ڕێگەی ئەندامەتی لە گروپە نەیارەکانی کۆماری ئیسلامی بە 5 ساڵ زیندانی تەعزیری مەحکوم کراوە. کوژرانی ژنێک لەلایەن هاوژینەکەیەوە لە گورگان ڕۆژی 4 ڕەشەممە ژنێکی تورکەمەنی خەڵکی گورگان بە ناوی ئارەزوو کەمی لەلایەن هاوژینەکەیەوە بە چەقۆ کوژراوە. ئارەزوو کەمی لە تەمەنی 17 ساڵیدا ناچار بە هاوسەرگیری زۆرەم لێ کراوە. پاش 3 ساڵ بەهۆی کێشەی خێزانی لە هاوسەرەکەی جیابۆتەوە و درێژەی بە خوێندن لە زانکۆداوە. ئارەزوو پاش 8 ساڵ لەگەڵ مامورێکی ئینتزامی بە ناوی نەوید کیا ژیانی هاوبەشی پێکێنا کاتێکزانی هاوژینەکەی ژنێکی دیکەی سیغە کردووە داوای جیابوونەوەی کردووە، بەڵام لەلایەن هاوسەرەکەیەوە بە چەقۆ کوژراوە. لە سێدارەدانی 3 بەندکراو لە ئیسفەهان و شیراز بەیانی ڕۆژی سێشەممە حکمی ئەعدامی 3 بەندکراو لە زیندانەکانی ئیسفەهان و شیراز بە تۆمەتەکانی کوشتنی بان قەست و پەیوەندیدار بە مادەی هۆشبەر جێبەجێکرا. بە پێی راپۆرتی کانونی مافی مرۆڤیێران بەندکراوێک بە ناوی یوسف ڕۆستەمی تەمەن 34 ساڵ بە تۆمەتی کوشتنی بان قەست لە زیندانی عەدڵابادی شیراز ئیعدام کراوە. هەروەها لە زیندانی دەستگردی ئیسفەهان 2 بەندکراو بە ناوەکانی مۆشتەبا خۆڕەمدڵ تەمەن 30 ساڵ و شاهین گودەرزی تەمەن 40 ساڵ بە تۆمەتەکانی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر و کوشتنی بان قەست لە سێدارە دراون. یان لە دەستانی 21 کەس بەهۆی هاتنی لافاو لە ئەفغانستان. ڕۆژی سێشەممە 7 ڕەشەممە بەهۆی ڕێژنەی زۆری باران و هاتنی لافاو لە ویلایەتی فەرای ئەفغانستان 21 کەس گیانیان لەدەستاوە. بە وتەی بەرپرسانی حکوومەتی تالیبان کۆمەڵێک شارۆمەندی ئەفغانستانی کە بۆ گەشتکردن سەردانی شارستانی قەلعەگاهیان کردبوو کەوتونەتە بەر لافاو و 21 کەسیان گیانیان لەدەستاوە. و دوایین هەواڵمان سەبارەتە بە قوربانیبوونی 11 کرێکار بەهۆی داڕمانی پرد لە وڵاتی کورەی جنوبی. ڕۆژی سێشەممە بەهۆی داڕمانی پردێکی نیوەکارە لە یەکێک لە ئۆتۆبانەکانی کۆرەی جنوبی 5 کرێکار گیانیان لەدەستا و 6 کەسی دیکەش بریندار بوون. بەرپرسانی دەوڵەتی کورەی جنوبی لەو بارەوە ڕایانگەیاندووە کە هۆکاری داڕمانی ئەو پردە هێشتا ڕوون نییە و لێکۆڵینەوەکان لەو بارەوە دەستی پێکردووە. هەروەها دەستگای هەواڵنێری فەڕەنسە ژاماژەی بە خراپی دۆخی تەندروستی بریندارەکان کردووە و
ڕایگەیاند ئەگەری بەرزبوونەوەی ڕێژەی قوربانیان لە ئارادایە. بینەرانی خۆشەویست، گەشتێواڵەکانی ئەمڕۆتان پێشکەش کرا. کات و ساتێکی خۆش بۆ هەموو لایەن.